ئەو بەڵێ کاتێک باش کاک سەید سڵاو ڕێز ئەلۆ کاکە چۆنی سڵاو باشی سپاس ئەرێ باشی سپاس دەکەم مەمنونم کاک سەید ئەمە خەبەرێکمان بۆ هاتیە لە کە گوایە بەڕێزت دەتوێ مڵکوماڵی خۆت بفرۆشی کەچی پارتی ڕێگری لێ دەکا لە گوندەکەتان تا چەند ڕاستاوە؟ بەڵێ وەڵایی ئەمن پرۆژەکم هەیە پرۆژەکە پرۆژەی دەواجین و بەخێوکردنی مانگای شیرە لە گوندەکەی خۆم بەخۆشم خەڵکی ڕەسەنی ئەو گوندەمە کام گوند کاک قڕێژ نایەوە نیە خەبەریان دایت گوندی قێرژە بەرێ بەڵێ دەکەوێتە چێن دەرکاک سەیدەگە لە بۆمان باسکەی توخایە قەوس بۆ ئەوی خەڵک بزانیتن دەکەویتە چ گوندە چێن دەر ینی مەوقعی چەند دوورە لە سەری ڕەش و مەسیفی بەڵێ بەخۆی پێشتر سەر بە نایەی مەسیف بوو سەر بە شارەوانی مەسیف بوو بەڵام ئێستا گوندەکەیمە گوندی قێرژێ لەنا کچکەیە سێکچکەی چای سەری ڕەشدایە چای سەری ڕەشیش پێکهاتەکەی لە قاری قێژە و بیرێژ و گڕا و پێکهاتە هەدا ئەمن پارێکە بە ڕۆشتم لەبەر ئەوەی لە پرۆژەکەم تووشی زەرەر بووم بە ئۆکنیوەی بەرووبوومی نابیتەوە کۆمەرێک قەردار بوومەوە لەسەر پرۆژەکەم و ویستم فرۆشتم لە ئەوەی چارەسەری کێشەکانم بکەم بەرام ڕێگەم پێ نەدرا بەرێ ڕێگەم پێ نەدرا بفرۆشم و ئەو کاتیش ئەمن کاک سەید چێ ڕێ لێگرتی کە مولکی خۆت بڵێ ئەمن لەلایەن ئاسایشی بناری سەفینەوە ڕێم لێ گیرا و طبعا ئەوەش بە ناوی ئەوەی کە گوایە ئەو منتیقە دەکەوێتە ناو پشتێنەی ئەمنی سەری ڕەش و بەو ئەسبابەی ڕێگەیان نەداوە منیش خۆتانە مولکی خۆتانە ینی ئێوە حەق خۆتان نییە مولکی خۆتان بفرۆشن خەڵک حەقی خۆی نییە مولکی خۆی بفرۆشیتن یعنی لەکوێ بۆ چەند کیلۆمەتر لە مەسیفی دوورایە بەڵێ بەڵێ وەڵا لە مەسیفی دوورە پرۆژەکەی وەڵا زۆر دوورە چونکە برێن ئێمە لە زادەی کۆیە لە بۆی دێتەوە بناری سەفین بەهەرحاڵ مەسەلەی جوگرافیەکەی بزەبت نازانم بە دەقیقی بەڵام هەتا عەدە گوندەکەیمە کاک سەید ببوورە ینی خەڵک حەق خۆیتی گوندەکەی ئەگەر لە نزیک هەر بارەگا و شوێنێک بی مولکی خۆیتی دەفرۆشی ئەگەر حکوومەت ڕێنادە دەدەکرێت ئەو حکوومەت بە ناوی هەمان سەر بکردەوە بەڵام ناکرێ برێ نابی بفرۆشێ یعنی خەڵک مولکی خۆیتی ئازادە چ لێ دەکات چ لێ ناکەوە نیە مەقەزمان لەوەیە شوێنەکە دووریشە لە بارەگاکە چەند کیلۆمەترە چ دوورەوە نییە لە مەسیف و سەری ڕەش کاک سەید بەڵێ بەڵێ حقیقەت کەوتوتە ناو شارەوانی بەڵێ حقیقەت ئێستا کەوتوتە ناو شارەوانی سەری ڕەش بەڵام لەگەر ئەوەشدا دوورین چونکە و لە بینی ئێمە تەواوەک دوورە دەکەین لە سەری ڕەش بەڵام ممنوعاتە ئەسەر برێن لەلایەن حکوومەت ممنوعی نەکردیە بەڵام ممنوعەکە لەلایەن هێزی ئەمنیەوەیە بەس ئەو هێزی ئەمنی ئاسایش بەشەکە لە حکوومەت بەنیا ئەنی عوزریان چییە ینی هۆکاری چێ ڕێتان ڕێت نادەن بفرۆشی هۆکارەکە ئەوەیە کە کەچیتە ناو ئەمنی ئەو قسەی ئاسایشە کە کەوتۆتە ناو ئەمنی نزیکە لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوانە جوابەتی واش نییە تو ناگەیت ئەمن نەگەیشتیمە هیچ جیهەتێکی باڵا کە قسەم لەگە بکەن تەنانەت لە سنوورەکەی خۆم بنکەی ئاسایش ڕێ پێ نەدایمە و منیش پارەکە لە کەرا و قەزیەیدا پەیامەکی ویدیۆیم بەلاو کردەوە تێیدا داوام کرد لە جەنابی سەرۆک
کە چارەسەری کێشەکەم بکرێ ئەویش لە دەستگای گازیان کردم گوتیان سەبرەشی بگرێ ئێستا لە لێژ نەکردلەوە پێک دێنین ئەویش وا سارێک بەسەدا تا ئێستا هیچ نەتیجەم نەبووە کەس لێ نەپێچایمەوە. کاک سەید یعنی تۆ مولکت ساڵەکە و بەخۆشت بەمایان گوت ڕائیدی سەربازی پارتیشی وایە نا کەچی ئەو جەڕێت لێ دەگرن وەنیە؟ بەڵێ ئەمن هەر بنەمارەکەمان لە ساری هەشتایەکان لە شێستەکان لەگەر شۆڕشی ئایلوو دابووینە لە هەشتایەکان ئەمن خوارزای سید پەپولەیما پارتی لە منتیقەی لە سەدەستیمە دروست بووە لە کاتێک ئەمە هەبووینە ئەو خەڵکانێک کە ئێستا ڕێ لە من دەگرن بوونیان نەبووە و هەموو ژیانیشمان و هەموو بنەمارەکەمان قوربانی و تەسلیە بووە لە پێناوی سەرخستنی پارتی. بەڵێ یعنی باشە سەید نییە ینی خەڵکێک لەو سەردەمەی مافی ئەوی نەبی تەمەلوک بە مولک خۆی بکە بکڕی بفرۆشی شتی لێ دروست بکە و کاک سەید و ئەو حاڵەتەوە بزانام یەکەم حاڵەت نییە هەموو گوندەکان چادەوروبەریشی مەمنوع عەشتیان بفرۆشن مولکیان بفرۆشنەوە بەشیان دەرکراینا هەڵە نەبم وایە نا؟ بەس خۆم دەکەم من پرۆژەیەکی قانونی بەخێوکردنی مانگاشتی لە مۆڵەتی قانونیم هەیە و لە باپیرانەوە نازانم لە چەند پشتێشی منەوە ئەو مرکە ئیمە بووە و هەتا تاپۆی ڕەشی هەیە و ناوی بابم بووە لەر بابم بە ناوی من بووە ئێستا تاپۆیەکەی بە ناوی خۆمە حەقماری هیچ کەسێکی بەسەوە نیە ئەوەی جێی سەر سوڕمانیشە ئەوەیە ئەگەر ئێستا مرکەکەی من تاپۆن نەبە زۆر بە ئاسانتر پێم دەفرۆشە حەقدەک لە بینی دوو کەسان دەکرێت بەرام لەبەرەوەی قانونیە دەبێت و ملتەزم بی بێت و ڕوو لە دائیرە بکەیت ئەوە بە زەحمەتە لە منتیقەی مەش لە ئاستی هەموو منتیقەکەی بەس لە گوندەکەی من 5 پرۆژە هەیە تاقە کەس لە ئاستی هەموو منتیقەکەی ئەمنم ئینجازەی قانونیم هەیە نەبوو هیچ کەسێک ئینجازەشی نییە بە هەڕەمەشی دروستکراینە و سەدان مرچیش هەیە لەسەر زەوی گشتی دروستکرایە بە دەستەڵات و دەستڕۆیشت و ئەو شتانە لە سەردەمەکدا ئێمەش دەستمان دەڕۆیی بەڵام ئەمە هەموو کاتێک مرچی گشتیمان بە ناموسی خۆمان زانیە دەستمان لۆ نەبردیە خیانەتمان لەگە ماڵی دەوڵەت نەکردیە خیانەتمان لەگە مرچی گشتی نەکردیە هەر ئەوەشە کە سەبەبی ئەوەی کە ئێستا ئەمە ئەوها پاشکەتینە ئەو کەسانێک کە تعداشمان لێ دەکەن و ئەو کەسانێک کە مارمان داگیر دەکەن هەمووی ئەوانە نەکە هاتینە لەولا ڕاهاتینە سەر حازریە و بە هیچ بە وەزعەکان وەماندی نەبووینە قوربانیدان و فیداکاریمەش ئەوە نەت ئەوە بەروبوومەکەیتی. کاک سەید دەوێم بزانین هەوڵ درا هەر هەموو گوندەکە دەربەدەر بکرێتن لا بدرێ چەند ساڵێک لەمەوبەر وایە یان نا خەبەرەشی وا لە بۆی مەلای وەختی ئەوەکە وتیا هەر گوندەکە بەتەما بوو لا بدرێ لەبەر ئەوەی چەند کیلۆمەترش لەو شوێنە دوورە تا چەند ڕاستە ئەو خەبەرە ینی مشکلەکار ئەوە نییە مولک و ماڵک بێ هەموو گوندەکە هەوڵ دەدرێت لا بدرێتن وەکو گڕاو و ئەوانە حقیقەت کاک قادر ئێمە لەگەر پرۆژەکەدا ڕازگۆ بین هەتا ئێستا لەلایەن سەرکردایەتی پارتی لەلایەن عائیلەی ماری بارزانی هیچ کاتێک هیچ کەسێک هیچی بەمە نەگوتیان و هەر کەسەکیش گەیشت بیتان ناو ئەو عائیلەیەی احترامیان گرتێ ڕێزیان گرتێ تەقدیریان لۆ دانایە چارەسەری کێشەکەیان لۆ کردێ بەرام خەڵکێک هەیە لە دەوروبەری ئەو قیادەیەی ئەتوو پێت ڕادەگری بەڵام هیچ کەسێک نەبووە برێن ئەم بۆ دەبی ئێرانە بارکەن یان بڕۆنیان دەربکرێن و ئەو شتانە هەتا ئێستاش تیوام نەبیستووە و لەوانەیە مەسەلەن لەلایەن خەرچی گوندەکەیەوە پێشنیارەشی لەو بابەتەی کرابی کە ئەمە جێگایەکەمان بە حکمیوەی هەورازن و شێوی زۆرە لە ناو گوندەکەی ئەگەر گوتبیان جێمان بگۆزرێتەوە یان شتەشی لەو بابەتەی بەڵام وەکو دەرکردن شتیوان نەبووە بەڵام ڕێگا ئێستا ئەمن وەکو خۆم ڕێگەم پێ نەدرا بفرۆشم ئەمن ئێستا کە خۆم بە سەعیبێ ئەو مرکەی نازانم مرکەکەشم بە داگیر کراو دەزانم حقیقەت یعنی چونکە ئەمن مافم نییە بفرۆشم لە کاتێکیشدا ئەمن زیاتر لە 26 دەفتەری خەڵک قەردارم و زائیدەن لە 100 ملیۆنی بەس حکوومەت قەردارم پارەی کارەبام هاتووتە سەرێ پارەی ڕسوماتی حکوومەتە پارەی سولفەی زراعیم ڕاکێشایە ئەمن پێویستم بەوەیە کە قەردەکان بدەمەوە ئەمن لە کاتێکیشدا ئەمن تووشی کارەسات و زەرەری زۆر هاتیمە و ئەمن ئێستاکە کێشەکانیشم هەمووی تێک بەستراوەیە یعنی من حقیقت دەمەوێت لە ڕێی جەنابەت ئەو دەنگەم بگاتە لە ینی پەیوەندیدار چونکە ئەمن ئێستاکە سلفەی زراعیم ڕاکێشایە سید پەپولە هێماری لە مەسیفە خارمە و زائیدەن ئامۆزاشمە من مرکەکەی خانوەکەی وێم لە ڕەهنی ئەو پارەیەدانایە کە لەوێ ڕامکێشایە
و دیسانێکە لەگە شەریکاتی تر لە علەف و ئەوانە کە ئیشم لەگەریان بووە دیسانێکە لێرە پرۆژەکەشم لە هەندێک جێ لە ڕەهندانایەوە کە ئەوانم پێهێنا ئێستا کە من تووشی قەیرانی قەرد بوویمە پێویستیم بەوێ مرکەکەم بفرۆشم ئێستاش ڕێگەم پێ نادرێ بفرۆشم بە شێوەیەکی قانونی و لەوانەیە لا قانونیش هەندێک شتیت کە هەبی بەڕاستی حەز ناکەم باسی بکەم ئەگەر من ئێستا لەوانەیە ئەگە پارە بدەم ئیشم بڕوە بە عنوانی بکە بەڵام ئینکارم نادەم ئەگە هەرچی زەرەر بکەم هەرچی بەسەرم بێ من ئامادە نیمە پارە بدەم لەسەر مرچی تاپۆی باو باپیرم و ڕەشۆش بە هیچ کەسێک نادەم چووکە ئەمن لە دژی گەندەڵی ئەمن بوومەتە پێشمەرگە لەوەی دادپەروەریەک دروستکەم ئەو ژیانەش چی لێبێ سیستەم چی لێبێ هەرچەندی خەرچی گەندەڵ زۆربی بەرام خەڵکانێکی شۆڕەش جێڕیش هەنا لە ناو پارتی لە ناو یەکێتی لە ناو کورد تەسعیە بە گیانی خۆیان دەدەن لۆ سەرخستنی ڕاستەقی لۆ سەرخستنی پرۆسەی دادپەروەری لە هەرێمی کوردستان یعنی کاک سەیدەتوو پێتیان تەلمیحیان پێدا کە ئامادەن شتەکە لۆ تەمشێ بکەن ئەگە پارەیان بدێ لە ئاستی بەرپرسانی ئیداری بووە یان هەر دەڵال و مەڵال بووە بەڵێ کاک سەید تەمزە حقیقەت ئەوە دەراروشتیوانە و دوایش ئێستا زۆربەی شتەکانی ناقانونیەکان بە قانونی دەکرێن لە ڕێگای معامی و لە ڕێگای یاساوە لە بۆ مەسەلە ناقانونیەکان دەچن مثلا بەرێ لەلایەن خەڵکی معامی و ئەوانە ئیشەکانیان پێ دەکرێت و ئەگەر بم کردایە بەس ناکرێ یعنی ئێستا من بەخۆم مرکەکەم کە فرۆشتێ بە ڕبع قیمەت فرۆشتیتم لەوەی چارەسەری کێشەکەی خۆم بکەم بەرام لەوانەیە ئەو پارەی داوام لێ دەکەن نیوەی ئەو پارەی ئەو مرکەی بی کە داوام لێ دەکەن بەس لەوەی ئیشەکەم بڕوە و دوایش ئەمن لە پێناوی چی باز بدەم لە پێناوی چ ئەمن دەپازدە دەفتەر ڕەشوە بدەم لەوەی کە ئەمن مرکەکەم تعویز بکرێم یان ڕێگام پێ بدرێ بفرۆشم یان هەر ئەسبابەک بیتن ئەمن ئەو هەموو باجە بدەم ینی لە پێناویچ ینی لە بەرهەمی 30 ساڵی خەباتی بنەماڵەکەم ئەمن ئەو باجە بدەم ئەوجا من ئەو باجەم نەدایە و ئینکاریشم ناشیدەم ئەگەر بە ڕێگایەکی قانونی بە ڕێگایەکی شەرعی توانیم مرچی خۆمە بیفرۆشم ئەوە لایەک نەشی فرۆشم ئەگەر حکوومەت لە هەر شوێنێکدا پێویستی پێ هەیە بە پێی یاسا تعویزم بدرێتەوە زیاترنا لە خەڵک بەرک و کەمتریش و ئەگەر ناش ئەمن ئامادە نیمە ڕەشوە بدەم بەڵێ زۆر سپاس کاک سەید تەمزە من پیارەشکەی وامان نییە ئەمە پێمان وایە خەڵک مافەشی ڕەوای خۆیکی ملک و ماڵی خۆی بفرۆشی هیچ ئەوەک نییە ئەو کاتێ حکوومەتیش یانی ئەو لامو دنیا ئەگەر بێوێ ڕێگری لە هەر شوێنێک بکەویتە بناو پرۆژێک قەرەبووی دەداتەوە بەڵام بۆی نییە بڵێ لە بۆت نییە بفرۆشی بەهەرحاڵ ئێمە هیوادارین دام و دەستگا ئەمنی و ئیداریەکان ڕێز لە مافی خەڵک بگرن و خەڵک ئازادە بۆ خۆی مڵکی باو و باپیرانی خۆیان شخص خۆی دەکڕی دەفرۆشی نابی هیچ سانسۆرێک لەسەوە هەبی سەمانیەگە تو قسەیە کتەبی سوپاس دەکەن کاکسەی سوپاسش بۆی کە بە پیرمانەوە هاتی بە ڕاشکاوانە ڕێی خۆت دەربڕی و ڕائیدەکی پارتی و دەی سەرنج دەدەی لەسەر ئەوەی کە ملک و ماڵەکانت ئدز تقریبا وەکو ئدزکردن ینی کە تو مافت نەبێ بفرۆشواتە پلێت ئدز کرایە داگیر کرایە بەڵێ بەتاکیدا من مرکەی خۆم بەداجی کراو دەزانم و ئەگەر ئێستا من نازانم جەنابەت بە چ ڕێگایەک تەلەفۆنت لۆ من کردیە بەس ئەگەر حەزم دەکرد نایگەیش بە ئەو حالەتەی و حەزم دەکرد کەسێک هەبا جێ لێگر بام حەزم دەکرد کەسێک هەبایە یارمەتی دابامە و حەقی بدابامێ لەبەرەوەی من زیاتر لە سارەکە چاوەڕوان دەکەم و لەمارە دانیشتیمە و ئینتیزار دەکەم ئەمن ئەو هەموو قەیرانی قەردم لەسەرا و هەموو کێشە و دووخەم هەیە بەرام هیچ لێ پێچینەوە و لێکۆڵینەوەک نەبووە لە بۆ من و هیچ کەسێکیش نەبووە جێم لێ بگری ینی هەتا ئێستاش و هەر ئینتیزاریش دەکەم پارەکە على ساس قرار بگوتیان ئیشەکەیت و ئینشاءالله کۆتایی دێ و لێژنەمان لێژ نەکردەوە پێک دینین و کتابمان لە بۆت کردێ لە بۆ مەکتەبی سەرۆک و بەڵام هەتا ئێستا هیچ جوابم نییە و هیچ نەتیجەشی نەبووە بەڵێ زۆر سپاس کاک سەید تەمزە بۆ وەڵامەکان ڕائیدی سەربازی لە هەفتای 8 پارتی زۆر سپاس